بەناوی خوای گەورە و میهرەبان. برای گەورە و بەڕێزم جەنابی کاقوبات تاڵەبانی جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران، برای ئەزیزم کاک کەمال وەزیری پیشەسازی و بازرگانی، برای خۆشەویستم کاک دکتۆر محەممەد شوکری سەرۆکی دەستەی وەبەرهێنان ئەندامانی پەرلەمانی کوردستان و عێراق، ئیدارەی ڕاپەڕین و جوتیارانی خۆشەویست، بەخێرهاتنی هەموو لایەک دەکەم. خۆم بە خۆشحاڵ دەزانم ئەمڕۆ لە ناوچەکەی خۆم دەڤەری ڕاپەڕین بۆ یەکەم جار بەردی بناغەی پرۆژەیەکی گرنگی پیشەسازی کشتوکاڵی دادەنین کە بە یەکێک لە پرۆژە گەورەکانی بواری کشتوکاڵ دەژمێردرێت لە هەرێمی کوردستان و تەنانەت لە عێراقیشدا. دوای دەست بەکاربوونمان لە کابینەی نۆیەمی حکوومەتی هەرێمی کوردستان، یەکێک لە خواستە سەرەکیەکانمان پەرەپێدانی پیشەسازی کشتوکاڵی و خۆراکی بوو. لە ڕێی ڕەخساندن و هاتنە پێشەوەی کەرتی تایبەت و بەگەڕخستنی سەرمایی کۆمپانیا دەرەچی و ناوخۆیەکان و ئاشناکردنی جوتیارانمان بە بەرهەمی نوێ و چارەسەرکردنی کێشەی جوتیارانمان بۆ ساغکردنەوەی بەرهەمەکانیان و سەلماندنی ئەو ڕاستیەی کە حکوومەت و وەزارەتی کشتوکاڵ دەمانەوێت کەرتی کشتوکاڵ بکەینە بنەمایەکی گرنگی ئابووری و سەرچاوەی داهاتی وڵاتەکەی خۆمان و ئەم ڕاستیەش دووپات بکەینەوە کە ئیتر بۆ لەمە دووە نابێ بازاڕەکانی ئێمە بازاڕی ساغکردنەوەی بەرهەمی هاوردە بن. هەر بۆیە بە خۆشحاڵیەوە دەڵێن تەنها لە ماوەی 1 ساڵ و 9 مانگدا لە دوای دەست بەکاربوونمان بە سوپاسێکی زۆر بۆ برای ئازیزم سەرۆکی دەستەی وەبەرهێنان کە هەمیشە لە هەموو پرۆژەکاندا هاوکاری و هەماهەنگی تەواوەتی ئێمەی کردووە، هەر لەسەر ئەو هەڵسەنگاندنەش کە جەنابیان لێرەش ئاماژەی پێدا ئاستی وەبەرهێنان لە کەرتی کشتوکاڵ لە 1.5ەوە بۆ 108 بەرز بۆتەوە. ئەمە یەکێکە لە ئاماژە خۆشەکان بە ئاراستەی ئەوەی کە سەرمایەدار و وەبەرهێنانی هەرێمی کوردستان و سەرمایەدارانی بیانی دەیانەوێت ئەم سێکتەرە بە هەند وەربگرن و سەرمایەکانی خۆیان بۆ دروستکردنی پیشەسازی کشتوکاڵی و خۆراکی لە هەرێمی کوردستاندا بەگەڕ بخەن. هەر بۆیە دروستبوونی متمانە لای سەرمایەداران و پاڵپشتیکردنی حکوومەتی هەرێم ئەم دەرفەتەی ڕەخساندووە کە ئەمڕۆ بەردی بناغەی پرۆژەیەکی تری کشتوکاڵی دابنین لە پاڵ ئەو پرۆژە گرنگ و استراتیجیانەی کە لە ڕابردوودا بەردی بناغەکانمان داناون کە ڕۆڵێکی گرنگی دەبێت لە پاراستنی ئاسایشی خۆراک و ڕەخساندنی سەدان هەلیکار لە هەرێمی کوردستاندا. ئەم پرۆژەیە کارگەی بەرهەمهێنانی شەکرە لە چەوەندەر کە لە توانایدایە ڕۆژانە 500,000 تەن چەوەندەر بەکار بهێنێت بۆ ئەم بڕەش دەبێت جوتیارەکانمان لەسەر ڕووبەری 6,000 دۆنم زەوی داچاندن بکەن. لە وەرزێکدا و ڕۆژانەش 500 بۆ 600 تەن شەکر بخاتە بازاڕەکانی هەرێمی کوردستانەوە. ئەمە سەرەڕای ئەوەی خواستی ئێمە لە ڕەخساندنی یەکێک لەو بەڵێنانەی کە بە خەڵکی کوردستانماندا بوو، ئەویش بریتی بوو لە ڕەخساندنی هەلیکار لە کەرتی تایبەتدا بە خۆشحاڵیەوە بە ڕێژەی ئەو جوتیار و خاوەندەستی کار و دەرچوانی کۆلێژەکانی کشتوکاڵ و ئامادەیی و پەیمانگا کشتوکاڵیەکان نزیکەی 8,000 هەلیکار دەڕەخسێنێ. ئەمە مژدەیەکی خۆشە بۆ دەڤەری ڕاپەڕین و بۆ جوتیاران لە سەرتاسەری هەرێمی کوردستاندا کە دەتوانن بۆ یەکەم جار بەرهەمی چاندنی چەوەندەر تاقی بکەنەوە و لە ڕێگەی کارگەیەکی ناوخۆی خۆمانەوە دووبارە ئەم چەوەندەرە بخرێتەوە ناو بازاڕەکانی هەرێمی کوردستان وەک شەکر. لە ڕاستیشدا دەمەوێت ئاماژە بەوە بکەم بۆچی ئەم ناوچەیەمان هەڵبژارد. من وەکو وەزیری کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو دوای ئەوەی بیرۆکەی دامەزراندنی ئەم کارگەیە هاتە بەردەستم لە دەستەی وەبەرهێنانەوە، زۆر سوپاسی کۆمپانیای ئابوورلان دەکەم کە بە پێشنیارەکەی من ڕازی بوون کارگەکە لە دەڤەری بیتوێن دروست بکەن، چونکە دوای ئەوەی کە بە دوواداچوونم کرد لەسەر توێژینەوە زانستیەکان زەوی ئەم ناوچەیە
بە ئەندازەیەک نایابوو لەبارە کە دەتوانێ لە ڕووی چۆنایەتی و چەندایەتیەوە باشترین جۆری چەوەندەر بەرهەم بهێنێ. لەگەڵ ئەمەشدا ئەم ناوچەیە وەکو ناوچەیەکی کشت و کاڵی گرنگ شایانی خزمەتکردنە و دڵنیایی دەدەین کە ئەمە یەکەم پرۆژە و دوا پرۆژەی وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو بە هەماهەنگی لەگەڵ دەستەی وەبەرهێنان ئەمە یەکەم پرۆژە و دوا پرۆژەمان نابێت. بیرۆکەی تر پرۆژەی ترمان لەبەردەستە کە من ئومێد دەکەم بتوانین دوای دەرچوونی دەرئەنجامی توێژینەوە زانستیەکان دووبارە هەمومان لێرە کۆ ببینەوە بۆ دانانی بەردی بناغی پرۆژەی استراتیجی و گرنگتر هەر لەم ناوچەیەدا. جگە لەوەش دەمەوێت ئەوە بڵێم خواستی ئێمە لە دانانی ئەم کارگەیە لەم دەڤەرە بۆ ئەوە بوو لابکەینەوە لە گەنجەکانی خۆمان کە دەرفەتی کارکردنیان لە کەرتی گشتی بۆ نەڕەخساوە و نەریتێکی تازەدا بهێنین لە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ دڵنیاییدان بە دەرچوانی کۆلێژەکانمان بۆ گەنجەکانمان تاوەکو بتوانن لە کەرتی تایبەتدا تواناکانی خۆیان تاقی بکەنەوە. بەڕێزان، ئەم پرۆژە گەورە و استراتیژیە دوای پەسەندکردنی بیرۆکەکەی لەلایەن وەزارەتمان و دەستەی وەبەرهێنان لە هەرێمی کوردستان بەدەر نەبووە لە پاڵپشتیکردن لەلایەن کۆمەڵێک بەڕێز کە بە ئەرکی سەرشانی خۆمی دەزانم وەکو وەزارەتی کشت و کاڵ سوپاسیان بکەم بە ناوی خۆم و ستافی وەزارەتەکەمەوە. سوپاس بۆ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران کە کەرتی کشت و کاڵی بە هەند وەرگرت لەم کابینەیەدا و بە فعلی دەیەوێت ئەم ئامانجە بپێکێ وەک هەر سەرچاوەیەکی داهاتی تری ئەم وڵاتە وەک هەر سێکتەرێکی گرنگی تری ئەم وڵاتە گرنگی بە کەرتی کشت و کاڵ بدا. برای گەورەم کاقوبات تاڵەبانی لە سەرەتای شەرحکردنی بیرۆکەکە لەگەڵمان هەنگاو بە هەنگاو هاتووە. ئاگداری ورد و درشتی پرۆسەی وەرگرتنی مۆڵەت بووە، پاڵپشتی تەواوی ئێمە و کۆمپانیاکەشی کردووە. بۆیە جێی خۆیەتی زۆر زۆر سپاسی بکەم. سپاس کاقوبات. سەرۆکی دەستەی وەبەرهێنان برای ئازیزم کاک دکتۆر محەممەد شوکری بە یەک تیم بەیەکەوە لە پێدانی مۆڵەتی ئەم پرۆژەیە و سەرخستنی و گەیاندنی بە ئەم ڕۆژە بەیەکەوە هاوکاری و هەماهەنگیمان کردووە. سپاس کاک دکتۆر محەممەد شوکری. سپاسی کۆمپانیای ئابوورلاندیش دەکەم کە ئەو متمانەیان دروست کرد بتوانن وەبەرهێنان لە سێکتەری کشت و کاڵیدا بکەن بەو گوژمەیەی کە ئەمڕۆ لێرە ئێمە بەردی بناغەی کارگەی چەوەندەری شەکر لە بیتوێندا دەنین. دووبارە لە کۆتاییدا دەمەوێت بڵێم ستافی وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو هاوکار و هەماهەنگ دەبن بۆ ڕاهێنانی جوتیاران بە هەماهەنگی لەگەڵ خاوەنی کارگەکە لە شێوازی چاندن و بەرهەمهێنانی چەوەندەر. لە هەمان کاتیشدا چاودێر دەبین لە پێدانی بنەتۆی باش، وەرگرتنەوەی بەرهەمەکانی جوتیاران و پێدانی ماف و شایستەی جوتیاران و داواژ لە جوتیارانی خۆشەویست دەکەم هەر لە ئێستاوە هەماهەنگی تەواوەتی ستافی وەزارەتمان و کارگەکە بکەن بۆ ئاشنابوونی زیاتریان لە شێوازی چاندن و بەرهەمهێنانی چەوەندەر تاوەکو بتوانین ئەم ناوچەیە وەکو ناوچەکانی تری هەرێمی کوردستان کە بە نمونە دەیهێنمەوە بۆ نمونە چاندنی پەتاتە لە هەرێمی کوردستاندا کاتێک کە دەستی پێکرا دەکرێ بڵێم شتێکی تازە بوو، بەڵام ئێستا خۆشبەختانە ساڵانە لە سەروی 320,000 تۆن پەتاتە بەرهەم دەهێنرێ کە زیاد لە پێویستی بازاڕەکانی خۆمانە. ئێرە دەتوانین بکەینە ئەو نێوەندە بۆ بەرهەمهێنانی ئەم جۆرە باشە لە چەوەندەر و ڕاهێنانی جوتیارەکان ئەرکی لە پێشینەمانە بۆ ئاشنابوونیان بە چاندن و بەرهەمهێنانی چەوەندەر لە هەموو کوردستاندا. دووبارە ڕێز و حرمەت و خۆشەویستیم بۆ هەموو ئەو کەسانەی هاوکار و پاڵپشتی سەرخستنی ئەم پرۆژەیان کردووە. کوردستان هەر ئاوەدان بێت، ئێوەش بەخێر هاتن سەرسەر و سەرچاوان.